سەردەمی ئەمڕۆماندا ڕووداوەکانی هاتوچۆ بە شێوەیەکی سەرسوڕهێنەر زیادی کردووە. ئەم زیادبوونەش بە ڕێژەیەکی بەرچاوە گەڕێتەوە بۆ نەبوونی هوشیاری هاتوچۆ لای تاکەکانی کۆمەڵگە بە تایبەتی لە هەرێمی کوردستاندا، لەگەڵەوەی کە ئۆتۆمبیل سوودێکی زۆری هەیە لە ژیانی ڕۆژانەی هەر یەکێکماندا، بەڵام کەم نین ئەو کەسانی کە خۆیان بوونەتە قوربانی ڕووداوەکانی هاتوچۆ یان ئازیزێکیان لەدەستداوە. ئەمە جگە لە زیانە مادیەکانی ڕووداوەکانی هاتوچۆ کە بەپێی راپۆرتی ڕێکخراوی تەندروستی جیهانی تێچووی ڕووداوەکانی هاتوچۆ لە سەدا 2 کۆی داهاتی گشتی پێکدێنێت لە وڵاتە پێشکەوتۆکاندا، لە سەدا 1.5 لەو وڵاتانەی داهاتیان مامناوەندا، لە سەدا 1 ئەو وڵاتانەی کە داهاتیان نزمە بۆ ڕووداوەکانی هاتوچۆ سەرف دەکرێت. ئەمە جگە لە تێچووی ڕاستەوخۆی حکوومەت بۆ ڕووداوەکانی هاتوچۆ وەک یەکەم تێچووی چارەسەر و چاودێری تەندروستی و ئامادەکردنەوەی، دووەم تێچووی چاکردنەوە و گۆڕینی ئۆتۆمبیلەکان، سێهەم تێچووی کارجێڕی، چوارەم تێچووی یاسایی. وەک لە سەرەتادا باسمان کرد، بەشێکی ڕووداوەکانی هاتوچۆ پەیوەندی بە هۆشیاری تاکەوە هەیە کە ئەمەش بە هەموو لایەکمان پێویستە کاری بۆ بکەین. هەمومان بە پرسیارەتیمان لەسەر شانە، بۆیە پێویستە یاساکانی هاتوچۆ ئاشنا بکرێت بە هاوڵاتیان و برەودان بە هوشیاری هاتوچۆ لەگەڵ هاوکاریکردنی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ بۆ ئەوەی سیستەمی هاتوچۆی هاوچەرخ پیادە بکەین. لەبەرەوەی ئەگەر هەوڵی تاو نەدەین بۆ هوشیارکردنەوەی هاوڵاتیان و باشکردنی ڕێگەوبان، ئەوە مەترسی گەورە چاوەڕێمانەکات. ئەمەش پشتبەستن بە راپۆرتی ڕێکخراوی تەندروستی جیهانی کە پێشبینی کردووە لە ساڵی 2020دا ساڵانە 7 ملیۆن کەس گیان لەدەست بدەن کە لە سەدا 80 لە وڵاتە دواکەوتۆکاندایە. کەنە ڕۆژمە خوارەوە ویستم بڕۆمە خوارەوە بە دوای سیارەکانە ئەوە ناڵێکە لەم لا کرد ماسیزێکم لە پێشەوە لەم لامۆلی هاتۆ تۆ زۆر سورعەت بووی لە سورعەتەکەی خۆت نەتوانی کۆنتڕۆڵی خۆت بکەی، نەوتوانی بۆستی چوویتە سەر سایدەکەی ئەو بەرلەو بەریشەوە زۆر بێباکانە ڕۆشتی. سەل لە سەرەوەکات چەند تانێ بۆ نووسراوە؟ 36 تان و نیو. ئەو سەرچاوێکی ئیزراعەتەکەشی چییە بەسەر زۆر بارەکەت نایاساییە، دەرگاکردنەوە لە قانونە ڕێگە پێ نەدراوە. دایکە ئەو من ێستا گەڕێمەوە بەڵێ لە گەڕاجم ئێستا. ئێمە لەم ڕێگەیە زۆر گرنگی بە هەنێک شت ناین، قایشی سەلامەتی و کامێرە و کۆمەڵەشتانە زۆر گرنگی پێ ناین. کاکاتوانی تۆزە یێواش بڕۆی تۆ لەست کاتەوە هەر مەژغوڵی قسەی. نانە خوشکی بەڕێز خەمە نەبێت، ئێمە ڕاتوین لەم ڕێگە، ئێمە ڕێگەمانە. ئینشەڵا بە سەلامەتی ئەگەین. ئەم کاتت باش کاکی گیان ساڵانە باڵەتی پێ ئازێر نەبێ. ساڵانەکەشم بیتێ لە لای چی دەستیان وەڵای ماسیزێرم لە پێشەوە ڕێک دەستیشکانەوە سەرم بە ناوی خوانم ئیسۆبیشم گر نەیگەر. چۆن ینی ئێمە لە پێشتەوە ڕۆشتین لە دواتەوە ڕۆشتین هیچ کێشەیەک نەبوو. کەنە ڕۆژمە خوارەوە ویستم بڕۆمە خوارەوە بە دوای سیارەکانە ئەوە ناڵێکە لەم لا کرد
ماسیزێکم لە پێشەوە لەم لامۆلی هاتەوە تۆ زۆر سورعەت بووی لە سورعەتەکەی خۆت نەتوانی کۆنتڕۆڵی خۆت بکەی نەوتوانی بۆستی چوویتە سەر سایدەکەی ئەو بەرلەو بەریشەوە زۆر بێباکانە ڕۆشتی وەڵای ئاخر لەبەر ساوین بوو ڕۆشتمەکینا خۆ من هیچ موبەڕیرێک نییە هیچ یعنی بیانیەک نییە کە تۆ وا بکەی بچیتە سەر سایدی بەرامبەرە ئەگەر ئۆتۆمبیلێک بەرامبەرێ پاتە ڕاستەکەی لە خزمەتان بەس من ئەو سارەی دەستی شکان و سەرم بۆی ئەملام ئێمە هیچمان نەبینی تۆ هەر خۆت لێوە ڕۆشتی گەورە من ئەگەر تۆ خێراییەکەت لە خێرایی دیاریکراوە بووایە دەستیش بکەنێتەوە سەرێ بێتە بەردەمیش و تۆ توانی ئۆتۆمبیلەکەت ڕابگری نەک ئەوەی کە ئاراستەکەت بگۆڕی بۆ سایدی بەرامبەرێ ئێمە سۆڵەی چاگادارکردنەوەت بۆ ئەەکەین ئەو پەردەیە شەریکەیە یان هەدێ عەزیەت نەبێ ئەو پەردەیە ئەبێ ئەمە بە بڕغوو دانراوە جانی من ئەمە بە بڕغوو دانراوە ئەم پەردەیە ئەم پەردانە کە شەریکە بن لە ناو ئەو باشە ئێمە ئەمەشە بۆ نووسین ئەنێرین بۆ کەشف ئەگەر شەریکە ژوێ نابێت تۆ لە کاتێکدا کە لێ ئۆتۆمبیلەکەت هەڵدرێتەوە سەل لە سەرەوەکات چەندتانێک بۆ نووسراوە 36 تان ئەو زۆر بارەکەت نایاساییە دەرگاکردنەوە لە قانونە ڕێگە پێ نەدراوە دایکە ئەو من ئێستا گەڕێمەوە بەڵێ لە گەڕاجمە ئێستا ئێمە لەم ڕێگەیە زۆر گرنگی بە هەنێکشت ناین قایشی سەلامەتی و کامێر و کۆمەڵشتانە زۆر گرنگی پێ ناین کاکاتوانی تۆزێ واش بڕۆی تۆ لەوس کاتەوە هەر مەژغوڵی قسەی نانە خوشکی بەڕست خەمە نەبێت ئێمە ڕاتوین لەم ڕێگە ئێمە ڕێگەمانە شەڵا بە سەلامەتیەگەین ڕۆژانە جۆمان لە کارەساتی ڕووداوی هاتوچۆ بێت هۆکارەکانی ڕووداوی هاتوچۆ زۆرن بەڵام ئەوەی کە پشتی شێری بەردەکەوێت لە دروستکردنی ڕووداوەکانی هاتوچۆدا شۆفێرە چەند جۆرێکن وەک سەرکێشی و پابەند نەبوون بە یاساکانی هاتوچۆ و گرنگینەدان بە گیانی سەرنشین و پیادە ئەم ڕووداوەی دەیبینن لە نێوان ئۆتۆمبیلی فریاکەوتنی تەندروستی و ئۆتۆمبیلێکی جۆری شۆفرلێت ئۆپترایە ئەمبولانسەکە نەخۆشی پێبووە و سافیرە و هێمای ئاگادارکردنەوەی بەکارهێناوە بەڵام ئۆتۆمبیلی جۆری شۆفرێت ئۆپترا ڕێگەی نەکردوێتەوە بۆ ئەمبولانسەکە کە بەپێی یاسای ژمارە 86 ساڵی 2004 بەشی 17 بڕگەی 2 مافی پێشڕەوی داوە بە ئۆتۆمبیلەکانی فریاکەوتن وەکو ئەمبولانس ئاگرکوژێنەرەوە
ئۆتۆمبیلی هێزەکانی ئاسایشی ناوخۆ. بەپێی هێڵکاری ڕەنگە بێئاگایی شۆفێرەکە لەوەدا بوو بێ کە سەرقاڵ بووە بە سەرنشینەکانی، چونکە لەناو ئەم ئۆتۆمبیلە بچووکەدا 9 سەرنشینی هەبووە کە 4یان مناڵ بوون، سەرجەمیان بریندار بوون. دواتر ڕەوانەی نەخۆشخانە کراون. ئەمە جگە لە شۆفێری ئەمبوڵانسەکە و زیانگەیاندن بە نەخۆشەکەی کە جەڵدەی لێداوە بۆ نەخۆشخانە بەڕێگاوە بوون. ساڵانە هەزاران کەس بە ڕووداوەکانی هاتوچۆ گیان لەدەستدەن. بەشێکی زۆری ئەو ڕووداوانەی دەبنە قوربانی سەرنشین و پیادەڕەویەکان. بەپێی ئەمەری بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی لە ساڵی 2013دا 220 کەس بە ڕووداوەکانی هاتوچۆ گیانیان لەدەستداوە. لەم ڕێژەیە 64 کەسیان پیادەڕەو بوون کە دەکاتە لە 129 کۆی گشتی قوربانیانی هاتوچۆ لە شاری سلێمانی. لەگەڵەوەی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ بە هاوکاری لایەنە پەیوەنددارەکان هەوڵدراوە سەلامەتی گیانی پیادەڕەوان بپارێزرێت وەکو هێڵکاری لە شەقامەکاندا و دروستکردنی پردی پەڕینەوەی هاوڵاتیان بە جۆرێک کە هەندێک لەو پردانە پلیکانەکانیان کارەباییە. بەڵام بەداخەوە ئەوەی جێگەی نیگەرانیە و مەترسیەکان زیاتر ئەکات بەکارنەهێنانی ئامڕازەکانی سەلامەتی پیادەیە لەلایەن هەندێک لە پیادەڕەوانەوە. ئەگەر سەرنج بدەین دەبینین کە چۆن هاوڵاتیان لەسەر شەقامە خێراکاندا بەسەر مەحاجەرەی جاکەرەوەی بینی شەقامەکاندا هەنگاو دەنێن، مەترسی بۆ سەر ژیانی خۆیان و شڵەژانیش لای شۆفێرەکان دروست دەکەن. لە کاتێکدا پردی پەڕینەوەی تایبەت بە پیادەڕەوان لە نزیکترین شوێندا هەیە. بە هیوای پیادەڕەوانیش شان بەشانی برا شۆفێرەکان گرنگی بە گیانی خۆیان بدەن و مەترسیش لەسەر شۆفێرەکان دوور بخەنەوە.
کاتت باش برام مۆڵەت و ساڵانە عەزیەت نەبێت. کاک جوانڕۆ لەو سەرەوە مۆبایلت بەکارهێنا بوو وا بوو بۆ تۆ لەسەر سورعەتی چەندە ڕۆشتی؟ لە حدودی 100 کیلۆمەتر ڕۆشتی لە کاتژمێرێکدا وایە؟ لەو سورعەتەشە مۆبایلت بەکارهێنا هاتیتەوە بەردەم سیارەکەی ئێمەش تۆزێکی مابوو ینی کارەسات قەومێ وا بوو نکۆڵی لێکەیت؟ باشە ئەگەر ئەو سیارەیە ئەگەر مۆبایلەکە زۆرترین کات ڕووداوی هاتوچۆ دروست دەکات. ینی جگە لەوەی کە مۆبایلەکەشت بەکارهێنا بوو زۆر بە سورعە داهاتی و زۆر بە شێوازێکی ئەوە بوو کە هەستت پێکراتۆ لەسەر خۆت نیت ینی تەلەفۆنەکە مەشغوڵی کردبوویت. پسوڵەی ئاگادارکردنەوەت بۆکەین سەردانی بە ڕێبەراتی هاتوچۆکە وەریگرەوە. کاک جوانڕۆ مۆڵەتەکەت لەوێ وەریگرەوە باش ئازیزەکەم. ئەم ئۆتۆمبیلە تابلۆی پێشەوەی پێوە نییە ئەو هەندێک لە شۆفێران بەداخەوە تابلۆی ئۆتۆمبیلەکانیان لێ دەکەنەوە لە کاتێکا کە دەچنە ڕێگەی دەرەوەی شارواتە ڕووخارجی تابلۆی ئۆتۆمبیلەکانیان لێ دەکەنەوە لەبەرەوەی لە کامێرەدا نەخوێنرێتەوە ئەگەر خێراییان زیاد بوو وە کاتێکیش ڕایان دەگری دەڵێ بە هۆکارێک لە هۆکارەکان تابلۆکەم کەوتووە و پێوەی دەکەمەوە بەڵام لەم ڕێگایەدا بۆ نمونەوە ئۆتۆمبیلە تابلۆی هەولێری هەیە تاوەکو دەگاتەوە شوێنی خۆی لەبەرەوەی ترسی نییە کە کامێرە ئۆتۆمبیلەکەی بخوێنێتەوە بۆیە بە شێوەیەکی وا لێ دەخڕێت کە دوور لە یاساکانی هاتوچۆیە و هیچ پابند نییە بۆ خێرایی کە لەسەر شەقامەکان دیاری کراوە لەبەرەوەی کامێرە تۆماری ناکە و ئەگەر ئەفسەری هاتوچۆیە کارمەندی هاتوچۆ بیاوێ ڕایگرێ تابلۆکەی پێوە نەبێ ئەو کاتە ون دەبێ واتە نادۆزرێتەوە بۆ ئێستا من ڕای دەگرین و گفتوگۆی لەگەڵدا دەکەین. لەو پێشەوە بەستە کاکی من ئەم کاتت باش بەڕێزە ئەزیزم تابلۆی ئۆتۆمبیلەکەت بۆ پێوە نەکردووە لەکوێ بەربۆیەوە ئەمە بە پەرچە ئەگەر بەدەست لی نەکەیتەوە بڕوان ناکەم لێ ببێتەوە لەبەرەوەی لە کامێرە خۆتان پارێزن ئەوەی لە هەولێرەوە هاتم ئەو لێ ببووە بەس ئەوە مابوو ئەوەش ئەو هادانرابوو ئیتر من لە پێش شەریکە ئەوە لات ویستم بە تێلە لێی دەمەوە ئەوەش بەربەوە کە بەربەوە کە شوەی نەماوتم با بزر نەبێ لە بەختیاری کە هاتی بۆ لە یەکێک لەوێ سەنعەتکاری لێ تەنەکەچی لێ چی تاتە شوێنێکەوە کە تابلۆکەت پێوە بکرداتوە هەڵدواسیاتەوە لە بووم بۆ چەمچەما لەبەرەوەی مەوعیدێکم لە دایری کارەبا هەیە سەرکەوتوبی بەڵامەوە سەرپێچی یاساکانی هاتوچۆیە ساڵانە و مۆڵەتەکەتم بیتێ ساڵانە و مۆڵەت هیچ ناسنامەیەکت پێ کە بتوانم ناونوان باشم پسوڵێکی ئاگادارکردنەوەت بۆ ئەەکەم هەڵنەگرتنی مۆڵەت لەگەڵ هەڵنەواسینی تابلۆ ژان بەڵێ بەڵێ بارێک نەبێ مۆڵەتەکەشت فەرمووژیانەکەم
زۆر بەڕێز سەر چاوەکان باشی گیانەکەم بەخێر بیت بە زەحمەت ئیجازە سەرنوێکات دەست خۆش تاکتایە کە دووتە بە جوتایە بەڕێزم ئەی تۆ نابێت معاملاتی بۆ بکەیت نابێت بە زەحمەت چۆ پێشەوە بەڕێزم سەر لە سەرنوێکات چەند تانێ بۆ نووسراوە 36 تان و نیم ئەو ئیزراعەتەکەشی چییە بەسەر چاوەکەی مێوخەمە سەرسەرم بارمەتی ئەتوانی بێتە ژوورەوە ئیجراعەتەکەی جەنابەت گۆڕانکاریە لەبەر ئەوەی تەنکیەکەت ڕەبت نییە لەگەڵ سەنەوەکان مطابق نییە جوانم متحرکە تۆ ئەمە ڤالڤۆت ڕێ لە تاگوی دەبڵ قەمەرە ئۆتۆماتیک عەرەبانە بەڕێزت تەنکیت لێ بەستووە لەبەرەوە نابێت ئێوە تۆ گۆڕانکاری کردووە بەڵێ ئەبێ لێکیتەوانێ بەڕێزەکەم بارقي عربت کۆ دامێکت ئەو ڕقەمەکەیەتی کردومە بێەوە باشە دامێ بۆچی لێ بۆ تۆ ئەخێ خوا بوو لونگای تا چیە چاوم کە ئەو ڕقەمەکەیم کرد بێەوەتم بە هیم نەبێت ئەو ڕقەمە بۆ بێنە بەڕێزم زۆر نایاساییە تابلوی پێوە نەبێ ناسایەسە بەڕێستا مخالفێ بکەن وەکو ئێمە مروری دەرچیت ئێمە لە چۆ ڕقەمەکەت بگرین یەکەم تۆ پێشەکە شتەکە بێ وانە لە پێشەوە حادیسەکە بێ ڕقەمی تابلوی پێشەوەی پێوەیە هەرێک نەبێ زانین مطابقە لەگەڵ بەڕێستان لەکوێ هاتوون وڵای مام لە ئەوروپا گەڕایەوە لە سلێمانی هاتووە بە سلێمانی هاتووە تا کوێ چوون تا بوو مەتاری هەولێر تا مەتاری هەولێر ڕقەمی تابلوی دوای هەر پێوە نەبوو ئەبوو جامەوە بوو ئێستا پێمان ئەوێ بە شوێنی یاسایی خۆیەوە بێ بەڕێزم ئاخر دامی پێوە نەبێ ینی تۆ ئەی ئەزانم دامی تۆ بەڕێزەکەم نابێت ئەو سیارێ دەربکەی هەتا داعامی و ڕقەمەکانی مەزبوطەکەی تۆ بە بێ تابلۆ سویتەتە هەولێر و ئێستاش بەتەمە ئاوا بگەڕێتەوانێ کاکە ژارجان اینکە پێم پیاوە بەزەوەیە کاکە هەژارجانەوە سانەوەکەی پێ نیەوە تابلۆی دواشەوە لەسەرەوە وەسلی بۆ بکە دوایە بێت چی بکەم دوای بێم تا ئەو دامەکەی بەڕێزم دوای دامەکەی پێوەکەرەوە ڕقەمەکەی پێوەکەرەوانەیە هەفتەی داهاتوو توانی سەردانی دایرە بکەیت و هەروەها ساڵانەکەش کۆپیەکەشی لەگەڵ خۆتا بەرە زۆر بارەکەت نایاساییە دەرگاکردنەوە لە قانونە ڕێگە پێ نەدراوە بەڕێزت دەرگات کردوتەوە بارەکەش لەسەر دەرگاکە داناوە هەروە بەرزەکەشی هەروەها دەرچوونەکەی بەم لاولایە ئەم بەڕێزە باری لەسەر سەقف با کردووە ئەنچەمچە بۆ سەقفەکەش داناوە کیوا ئابێت نابێت بارەکەت زۆر نایاساییە بەڕێزەکەم باشی پەردە نایاساییە براکەم ئەو پەردانت بێ زەحمەت لێ بکەرەوانێ ئەوە لە دەورەی بوون لێرە بەخوای فراییش نەکردن بەخوای سەر سەرمان بەڕێزیت باشە جانەکەم دواشەوە بارێک نەبێ پەردەکان مانەیتێ پەردەکان بە ئەرێک نەبێ بێتە دەست من بەراکەم
بەڕێزەکەم ئەو فلاشەرانە بۆ داناوە چەندێکە بێ ئەی نابێ لێ بکەیتەوانێ بارێک نەبێ بەڕێسام چیتەوە پێشەوانێ شۆفێرانی مۆتۆرسیکل 38 جار زیاتر ئەگەری مەترسی برینداربوونی سەخت و مردنیان سەرنجدەدانی سەرشەقام مەترسی زیاتر دەکات. نەپۆشینی جلوبەرگی پارێزەر مەترسی زیاتر دەکات. خێرایی مەترسی زیاتر دەکات. کەمکردنەوەی مەترسیەکان لە دەستی خۆتدایە. دایکیان خۆ بەزوا بڵێ چەند ساڵە هیچ ڕووی نییە و تازە چی ڕۆیە ئەو چۆن ساڵە من لەوێتی شۆکەم باشە دایکە تۆ پێم بڵێ سووری لاکم زۆرم برسێ چی لێ ناوە ئەی دەست خۆش دایکیان باشە زۆر چاکە خەمی منێ نەبێ باشە باش بخوات نانە خوشکی بەڕست خەمە نەبێ ئێمە ڕاتوین لەم ڕێگە ئێمە ڕێگەمانە نانە خەمتان نەبێ ئینشەڵا سەلامەتە تۆزێ لەسەر خۆ بڕۆ کاکە زۆر سەریعی باشە بەسەر چاو ئێمە لەم ڕێگەیە زۆر گرنگی بە هەنێک شت ناین قایشی سەلامەتی و کامێن و کۆمەڵەشتانە زۆر گرنگی پێ ناین پشەیەکە وەڵاوەی خوانیگانە
بڕیارن بارێک نەبێ ئەمبوڵانسمان بۆ ئاگادار بکەنەوە. باشی کوێ دێشێ؟ من زۆر باش بەزەوێ دێشێ؟ بەزەوێ بریندارە؟ نازانم. شێوانە هەڵ دەڕاکشێ لەسەرەوە ئێمە وەک مەفرەزەکانی بەڕێوایەتی هاتوچۆی سلێمانی کە لەلایەن کۆنتڕۆڵی خۆمانەوە ئاگدارەکرێنەوە بە بوونی ڕوودا و لە هەر جێگەیەک بێت ئەچینە شوێنی ڕووداوەکە و یەکسەر کۆنتڕۆڵی جادەکە ئاگەین بۆی شۆفێری بێگا ئاگا هەیە بۆی ڕووداوی تر ڕوونایات و کاتێک کە ئەبینین برینار هەیە یاخود مردوو هەیە لە شوێنی ڕووداوەکە ئەمبوڵانس ئاگادارەکەینەوە و ئەوانیشێن بۆ شوێنی ڕووداوەکەەوە بەداخەوە ئێمە کە ئەگەینە سەر ڕووداوەکە ئەبینین هاوڵاتیان و خەڵکی زۆر لەو شوێنە کۆبتەوە کە ڕێگرە لەبەردەم ئێمە بۆی زیاتر کۆنتڕۆڵی ڕووداوەکە بکەین
و ئەم ڕووداوەش بەداخەوە کرۆلایەکی تەکسیە بەهۆی پابەند نەبوونی بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ و بەهۆی تیژڕەویەکی لە ڕادە بەدەر کۆنتترۆلی لەدەزاوە و خۆی کەشاوە بە ستونێکی کارەبادا و بەداخەوە یەشێک لە سەرنشینەکانی پێشەوە کە پشتێنی سەلامەتی نەبەستوە ژانی لەدەزاوە سێ سەرنشینەکەی تریشکەیەکیان شۆفێرەکەی برینارن هیوای سەلامەتی بۆ سەرجەم شۆفێران و سەرنشینانی ئۆتۆمبیل بەو هیوای پابەندی یاسا و ڕێنمایەکانی هاتچۆبن. دیارە ڕووداوی کە ڕوویداوە لە ڕێگەکانی ڕێگابانی دەرەوە بووە ئۆتۆمبیلێکی کرێ بووە کە سەرنشینان هاوڵاتیان نەگوێزێتەوە لە بینی شار و شارۆچکەکانە و بە دڵنیایەوە ئەم ئۆتۆمبیلانە ئەبێ زیاتر لە شۆفێرەکانی تر شۆفێرەکانیان زیاتر لە شۆفێرەکانی تر بە ئاگابن لەبەرەوەی کە ژیانی خەڵکی تر لەگەڵ ئۆتۆمبیلەکەی ئەوانەیە هاوڵاتی لەگەڵ ئەوانە سوارە بێ ئەبێ سەلامەتی ژیانی هاوڵاتیان بپارێزن و بەپێی یاسای ژمارە 86 ساڵی 2004 دیارە یاسای هاتوچۆ ئەو بڕگەی ئەو کە بەسەر ئەم ڕووداوایە جێبەجێ ئەبێت بەپێی بەشی 24 لە هەمان یاسا کە ئاماژەمان پێدا ئەم شۆفێرە ئەو مادەی بەسەرا جێبەجێ ئەبێ کە دەخی مادەکەش بریتە لە مردنی کەسێک یا زیاتر لە کەسێک و یاخود مردنی کەسێک و برینداربوونی چەند کەسێک بەهۆی ڕووداوی هاتوچۆ ئەمیش دیارە بەهۆی جۆنەدان بە ڕێنمایەکانی هاتوچۆ ئەو یاسایانەی کە دانراوە پێویستە شۆفێران پابندی بن و دقی مادەکەش بریتە لەوەی کە ئەگەر شۆفێرێک تووشی ئەم ڕووداوە بێ بەهۆی مەترسی دروستکردن سزاکی بریتە لەوەی کە لە 7 ساڵ کەمتر نەبێ و لە 10 ساڵ زیاتر نەبێ و بە غەرامەیەکی دارایی بە سزایەکی دارایی کە بڕەکەی لە ملیۆنێک و 500,000 دینار کەمتر نەبێ و لە 3 ملیۆن دینار زیاتر نەبێ. دیارە لەم ڕووداوەیە هاوڵاتیەک بەداخەوە گیانی لەدەستداوە و 3 هاوڵاتی تریش لە ئۆتۆمبیلەکە برینار بوون لە ئەنجامی ئەم ڕووداوە و لە بڕێکی تری ئەم ڕووداوایە کە ئێمە بینیومانە ڕووداوەکە بۆتە هۆی زیانگەیاندن بە ستونێکی دایری کارەبا کە دیێرەشان ماف بۆ دایری کارەبا دروستە بێ بە تۆمارکردنی سکاڵا لەسەر تۆمەتبار و پێبژاردننی ئەو زیانانەی کە داوێتی. بەداخەوە ئەم ئۆتۆمبیلە کە بەڕێکەوتووە لە سلێمانیەوە بەرەو دوکان شۆفێرەکەی زۆر تیژڕەو بووە و دیارە کۆنتترۆلی لەدەزاوە و سیارەکەی خولاوەتەوانێ و ڕووی کردوتەوە بە پێچەوانی شەقامەکەەوە وەستاوە و ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە بەڕاستی خۆی کێشە بەستونی کارەباکەدا و زەرێکی زۆر بە خۆی و بە سیارەکەش بگات و لەو کاتانەدا ئەگەر هەیە کە ئۆتۆمبیلی دوای خۆی بەڕاستی ڕووداوی تر دروست بکات. دیارە لە ئەنجامی دروستبوونی ڕووداوە ئێمە ڕووداوەکان بەپێی مادەکان جا ئەکرێنەوە. لەم ڕووداوایە بەداخەوەکە گیان دەستدان و برینداربوونی تیابووە بەڵام ئەگەر بەهاتایە گیان دەستدانی ئەوهڵەتی تیانە بواە و تەنها برینداریەکە بواە ئەمە بەپێی بەشی 23 لە هەمان یاساواتە یاسای ژمارە 66 2004 جێبەجێکرا بەسەر ئەم شۆفێرەدا کە ئەمیش سزاکەی بریتی بوو لە سزایەکە لە 6 مانگ کەمتر نەبێ و لە 2 ساڵ زیاتر نەبێ و سزایەکی دارایی کە لە 400,000 دینار دەست پێ ئەکات و لە ملیۆنە دینار زیاتر نەبێ. ئەمە ئەگەر مردوویانە بواە بەڵام بەداخەوە وەکو ڕووداوی ئاماژەمان پێدا لەبەروی گیان دەستدانی تیابوو برینداربوونی تیابووە بۆیە بەپێی بەشی 24 لە هەمان یاسا سزا ئەدرێت.